ئەو لە کوێ بووی؟ وەڵای دەچم چۆن هەڵبوو. تۆ ئەزانی من هەفتەی ڕابردوو لە کوێ بووم؟ هەفتەی ڕابردوو لە هێند بووێ کورە دێکە لای هێند لای کرد کورە ناوی چییە؟ لای بەرزنجە. لای بەرزنجا هێن گۆڵە چی؟ لە قەویلە بووم. قەویلە عەشەرەجی خۆی لێوێ قەویلە. ئیشی من وایە کاکە ئیشی من گەڕان. وەڵای ئەو شوێنم بەلاوە سەیرە ڕۆشتی ئەو جارە لەو مەنتیقەوی لای هین لای خانەقی دێ خۆشەکە ناوی چییە؟ ناوی شێخ لەنگەر بوو. شێخ لەنگەر. ئەوەت عەجایب چۆن گەشت بتەویانە؟ من ئیشی من گەڕانە ئیچ وەڵا ئەو سەرجەمەدانی گوکووە. تو ئەبێ بە سەرجەمەدانی بگەڕی مامۆستا. والله ئەم ئیشەتم پێی نییە. ئەی بە خڕکوتیان لێت نازانم. بارە والله زۆر زڕک و پێگەێتە هات ئەوە ئیشێکی کوردەواری ڕەسەت و بە دوای ڕەسەت و کوردەواری ئەگەڕی ئەبیەکەم کوردیە و ئایبی ئەوە ڕەمزەکەیە. ئەیسە دوو سەیرکە لە وڵاتانە کابرا مۆزەفە لە وڵاتە عەرەبیەکان تێگەی کابرایە ڕووی بۆ ویانە ئەو نەوزە شارەوانیە وتی کابرا بە عگال و دیزداشەکەیەوە هادەوامیە کرد مەحافظ بوو خایبقا بوو بەدیداڵیە بوو وتی بەدارەکانە زۆر گەڕام من وتی هەر هەمووی بە کەتولەکەی خۆیەوە. باشە بە قسە دەکەم بە قسە دەکەم جارێککە مشکیە بەستم مشکی مشکیش ئێستا بۆ مەنتیقەی گەرمیانەی خۆمان بەڵێ بۆ شوێنێ هەنێ شوێن مشکی شەشێک هەر زۆر چاک منتیقی گەرمیان وایبی بەسمەوە کە کڵاوەکە دیار نابێ ئاوا تۆزێک هایشە بشکی جەبەدانیش تێکەڵک ئاوەشێ وایە ئەغنا هەیە ئەوتیا هەیە لە کوردەواری سەو مەنتیقی ڕانی و حاجیاوایە گەلێ جا من لەو مەنتیقی زۆر بوو گەلێ جا تێکەڵەکە بانی مناسەبات توشتەوە. دەکەین کەم متابع ئەمانەکەی والله مەمنونم زۆر پێ خۆشحاڵ بم بەرنامەیەت و محبەتی خۆشی بوومە و بەرنامەگەیشت و دەست خۆش بێ و من لە خزمەتتان مەمنونی جەنابتین سپاس دەکەین. والله کرێکانی وڵاقمە ئەلێرانە ێوارە و بەیانی دین و خوا بەشبوو بوونێتە وڵاخانەوانە بیوە خارێکەکەمە لە بیوە ئەلێمەڕۆژ لە خزمەتتانە بمون. سپاس دەکەین سپاس وڵای قسپاسم ئێ باشە بە ئەیدی خۆ بێ سپاس دەکەم سوپاسی خۆڵخۆکە دەکەم بەس وعدمان ناوە لەندە شوێنە لە گۆچانمان داناوە خانەکە داناوە ئاوەڵە یاخوا بەخێر با قوربان سپاس دەکەین مەمنونین مەمنونم سپاس دەکەم زۆر پێ خۆشحاڵ بەرنامەکەتین خوای هەر پایدار بن و خوای بێبزەڕەت بن و خوای ئەم کوردستانە و ئەم ئۆمەتشمان بۆ سەرکەوتوو بکەین دینی ئیسلامان بۆ سەرکەوتوو بکەین بەس ئەوە یاخوا بەخێر بێت زۆر بەڕێز سەلامەت بن با قوربان سپاس دەکەین. والله بالتأكيد خويا لبلا لا ما خويا يقولوا رحمتك شو اللهم امين قربان